ڕاگەیاندنی سیستەمی نوێی پاشەکەوتی موچە کۆتایی بە خۆپیشاندانەکان نەهێنا بەڵکو فراوانتر لە ڕۆژانی ڕابردوو ناڕەزایەتیەکان بەڕێوە چوون و دروشمی نوێتر بەڕووی سەرۆکی ئەنجومەنی وەزیراندا بەرزکرانەوە. دەمانوێت بە حسابێکی ئارام و هێمنەوە داوای مافی خۆمان دەکەین. ئێمە هیچ کاتێکدا چندوتیژیمان بەکارنی ناو بەرامبەر هیچ کەسێک ئەو قسانەکانش دەکەین لە خۆیان دەوشێتەوە لە ئێمە ناوەشێتەوە. ئێمە هەمیشە داوای مافی خۆمان دەکەین بە شازێکی جوان و مەدەنیانە. ئەو بەرپرسانی حکوومەتی هەرێم بەڕاستی پێداچوونەوەی جدی بە خۆیاندا بکەن چونکە میلەتیان گەیاندە ئەو حاڵەتی ئێستاکەوا دەیبینین میلەتیان کردە پرد چوونە سەر پشتی بۆ خۆیان گەشتە کەشکەلانی فەلەک. ئێمە وەڵامی سەرۆکی حکوومەتی هەرێم دەدەینەوە بە کتێب بە قەڵەم. ئێمە نەهاتوین چەقۆمان پێبێ ئەگەر چەقۆشان پێبێ ئێمە لە دەستیان دەردەهێنین. دڵنیاین داهاتێکی زۆریان لە بەردەستدایە بەڵام ئیشی قمار و دۆران دویانە دایانەوە ئەو قمارانە ئەو دۆراوانە تێڵێنەوە بۆی هاتوونەوە سەر شەقام وەڵامیان دەدەینەوە. ئێرە مەیدانی ناڕەزایەتیەکانی ئیدارەی ڕاپەڕینە خۆپیشاندەران سوورترن لەسەر خواستەکانیان و بەدابەشکردنی قەڵەم و کەرەستەی پزیشکی وەڵامی سەرۆکی حکوومەت دەدەنەوە کە خۆپیشاندەرانی بە هەڵگری چەقۆ و دەمانچە تۆمەتبار کردبوو. بڵێ ئەو کەسانە ڕاپێکی دادگا دەکەین نەک لەسەر شەقام هەمان کاردانەوەی بیلمیثلیان لەگەڵدا بکە. ئەمە لە ڕاستیدا زۆر بەداخەوە کە قسەی کەسێکی چۆن دەڵێ پیاوی دەوڵەت نابێ بەو شێوەیە قسە بکە و گوتاردا و هەرگیز ئەوەی بەدەست خۆپیشاندەرانەوەیە قەڵەمە پەیامە زانستە معریفەیە ئیرادە ورە و جورئەتە لە بەرامبەر بێدادیدا. بەڕاستی لە زیاتی ئەوەی بێن داوای لێبوردم کە لەسەر ئەو سوکایەتیانەی کە 27 ساڵە بۆ خەڵکەی دەکەن لە زیاتی ئەو سوکایەتیانەی کە لە هەولێر و لە ناوچەکانی تر شەق لە مامۆستا دەدەن شەق لە هەموو پیرۆزیەکانی میلەت دەدەن ئەوان هاتوون خۆپیشاندەران تاوانبار دەکەن بەوەی کە چەق و دەمانچەیان پێەیە درۆ دەکەن و هەرگیز خۆپیشاندەران نیەتێکی خراپیان نیە ئەگەر نیەتی خراپیان هەبێ دەتوانن زۆر لەوەی زیاتر لە باریاندا هەیە کە بیکەن بەڵام نەیان کرد. سەپاندن و بەردەوامی دژواری دۆخی دارایی زیان و بەرکەوتەکانی بەرکۆی کۆمەڵگا کەوتون هەر بۆیە زۆربەی توێژەکان لەسەر شەقامن و داوای خۆشگوزەرانی دەکەن. خاوەن پێداویستیە تایبەتەکان لە قوربانیە هەرە دیارەکانن. زۆر لەو میلەتی کراوە هەرچۆنێک بێچێتی پارتێکە ئەو میلەتیان فۆتە لەسەر ئەو پارەوە باشە چۆن دەبێژان ئاو بڕوە ئەم ڕێزمەیە بۆ هەولێرەکان هەرچۆنێک بێوازدە و ڕاپەڕینە نهێنن ئەو ڕاپەڕی زیاتر پەرە بسێنێ زیاتر خەڵکێ بێنە سەر جادەکان و حەقی فەقیر ڕۆژار بدرێ. یەک پێیان هەیە بۆ دەسەڵات و بۆ بەڵتەجیەکان و داور دەستەکەی ئەوەندەی پێ دەڵم ئەو قەڵەم ئەو شقەیە ئەوە چەقۆیە دەماچەیە ئەوەندەی پێ دەڵم. بەسوادارم حکوومەت لە وردو ڕۆژۆیە بەخۆی دابچێتەوە و داواکاریەکانی خەڵکی جێبەجێکە دەنا خراپ لە سەریان دەکەوێت. نزیک بە هەفتەیەکە بازنەی ناڕەزایەتیەکان لە سەرتاسەری هەرێمی کوردستان بەڕێوە دەچن و ڕۆژ بە ڕۆژیش مەیدانەکانی ناڕەزایەتی فراوانتر دەبن. لە بەرامبەریشدا وێڕای ئەوەی حکوومەت نەیتوانیوە بڕیاری کۆنکرێتی بدات بۆ باشکردنی ژیانی هاوڵاتیان لە هەمان کاتیشدا تۆمەت دەبەخشنە ئەو جوڵانەوە مەدەنیی بۆ مافەکانی خۆیان لەسەر شەقامن. سەرۆکی حکوومەت لە جیاتی ئەوەی ئەو بکات بە دڵی پڕ لە تووڕەی خەڵکی ناڕازی بەنزینی بە ئاگر و تووڕەی خەڵکی داکرد. ئاراز ڕەسوڵ کەناڵی ئاسمانی پەیام ڕاپەڕین.